سڵاوتان لێبێ قوتابیان خوێنکارانی عزیز، من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتتانین. بەردەوامین لە پێشکەشکردنی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە ساڵی خوێندنی 2022-2023 چۆن بووە، تاوەکو ئەو قوتابێ خۆشەویستانەی کە ئەم ساڵ ئینشاءڵڵا لە کۆلێژ و پەیمانگاکان وەرەگیرێن بۆ ساڵی خوێندنی 2023-2024 وەکو بناغە و وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانیان. خۆشەویستان، ئێمە لەم ڤیدیۆیەدا درێژادەین بە بابەتەکانمان و کۆلێژ و بەشەکانی زانکۆی دهۆک. لەم ڤیدیۆیەدا بە تایبەت باسی کۆلێژی یاسا هەروەها کۆلێژی زانستە سیاسیەکان بۆ ئێوەی خۆشەویستەکەی تاوەکو بزانین بەشەکانی چین، کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لەم دوو کۆلێژە چین، هەروەها پارالێل و زانکۆڵاین و ئێوارانیان ئەگەر هەبێ چەند بووە، بە پارێزگا و بە گشتێکەی کۆنمرەکان لە چه ئاستێکا بوونە. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە لەگەڵمان بن و تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. لە کۆلێژی یاسا بەشی یاسا کە لەقی زانستی وێژەی وەرەگرێت، زانکۆڵاینی پارێزگا 84.006 و گشتێکەی 90.8، پارالێلی پارێزگا 79.457 و گشتێکەی 91.6. کۆلێژی زانستی سیاسی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیبلۆماسی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 7.7 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 76.581، پارالێلی پارێزگا 65.8 و گشتێکەی 72.2. لە کۆلێژی زانستی سیاسی سیستمی سیاسی و سیاسەتی گشتی زانستی وێژەی وەرەگرێت 66 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 73.2، پارالێلی پارێزگا 63.8 و گشتێکەی 67.6. قوتابیان و خوێنکارانی عزیز، ئەوەی لەم خشتەیەدا بۆ ئێوەی خۆشەویست باسمان کرد بریتی بوون لە دوو کۆلێژ کە کۆلێژەکانی یاسا هەروەها زانستی سیاسی. کەمترین کۆنمرەکانمان بۆ ئێوە خۆشەویست ڕوون کردەوە بە زانکۆڵاین و هەروەها بە پارالێل. خۆشەویستان، بە هیوای ئەوەی ئەو داتا و زانیاریانی ئێمە بۆی خۆشەویستی باسەکەین جێگەی سود و ڕەزامەندیتان بێت. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سود لە کەناڵەکەمان ببینن. ئەگەر پرسیارێک هەبوو یاخود ڕوونکردنەوەتان پێویست بوو لە خزمەتتانین لە ئینستاگرام بە هەمان ناونیشان، هەروەها لە یوتیوبیش ئەتوانن بە کۆمنت پرسیارەکانتان بنێرن. ئێمەش بە خۆشحاڵەوە بۆی خۆشەویست ڕوونکردنەوەی تەواو لەسەر هەر بابەتێک کە پێویست بێت ئەیدەین ئینشاءڵڵا. هیوامان سەرکەوتنتانە.